بعلمی فەلەک دکتۆرا بێنی ڕەوشتت نەبێ فلسێک ناهێنیت. شاعری گەورە پیرەمێرد بەم شێوازە گزارشتی لە ڕەوشت و پیشەی مرۆڤ کردووە کە گرێدراوی یەکدین. سڵاوتان دەبێت، من مامۆستا ساوێزم لە پرۆژەی پەروەردەیی خەون. لە ئەمڕۆدا دەمەوێت باسێک لە گرنگی پەروەردە بکەم، شانبەشانی وانە زانستیەکان و بۆچی ئێمە لە خەون سەرنجمان لەسەر ئەم بابەتەیە. با پێکەوە گوێ لەم چیرۆکە بگرین. کەسێک لە زانایەکی گەورە دەپرسێت بەهای مرۆڤ چەندە؟ زانای گەورە لە وەڵامدا دەڵێت ئەگەر مرۆڤ بەڕەوش بێت یەکسانە بە یەک، ئەگەر چوانیش بێت یەکسانە بەدە، ئەگەر لەگەڵیشیدا خانەدان بێت یەکسانە بە سەد. بەڵام ئەگەر ژمارەیەک لا ببرێت کە گزارشتە لەو ڕەوش تەنها سفرەکان دەمێنێتەوە. ئێمە وەک مامۆستایانی قوتابخانەی خەون هەستاوین بە گرنگیدان بە پرۆژەی پەروەردەی خەون و کارکردن لە پێناو پەروەردەکردنی نەوەیەکی ڕەفتار دروست و ئامادەکردنی بۆ جیهانی دەرەوە و کۆمەلگای کوردی لەو پەڕی باوەڕ بەخۆبوون و بەرپرسیارەتی. بۆیە تۆی بەخێوکار هاوکارمان با لە جێبەجێکردنی پرۆژەکەمان، چونکە پێکەوە بەرپرسیارین لە داهاتوی ڕۆڵەکانمان.